خوار بەتێک واتە دواتەکە هاتە حەشی مەڵی خوان کە بێ بێرە بڕان بەڕێکی بەسەرمانە حەزم لێ گانێتمانە فرمێسک و نیگای پڕ لە بەراەتی ئاگر لە هەناوی مرۆڤ بەردەدات. ئەو دەڵێت نامەیەک بۆ خوا دەنێرم بەڵکو کەسێک بنێرێ دایکم چاک بکاتەوە. ئەحمەد تەمەنی 10 ساڵە، دایکی نەخۆشی دڵی هەیە، پزیشکەکان تەنها 2 مانگ مۆڵەتیان داوە. ئەگەر بێت و نەشتەرگەریەکەی نەکات ئەوە ژیانی لەدەست دەدات. غەمیە و بە دایکم لەدەست دەبێنینەوە. داواکارم یارمەتیمانتە وەسانە جاتمانتە لە بەردەوە خەوە جاتمانتە بەڵێ ڕۆژی هەفتەی واکم تو ڕۆژ ناچێ بۆیش ئەمە خزمەتی ئەمەکە ناتوانێ. چارەسەری نەخۆشیەکەی دایکی ئەحمەد لە وڵاتی ئێرانە. تێچوو نەشتەرگەریەکەی 150 گەڵای ئەمریکیە. خێزانەکە هیچ سەرچاوێکی داهاتیان نییە و لە خانوویەکی کرێدا دەژین. ڕازیم بە قەدەری خوای خی گەورەوە بەسەرهێنای زۆر شکر بە ئیشی خوا. بەخوا خەڵگەڵێ مانگی جارە بەخوا بە 3 مانگ نەیتوانی مریشکێ بۆیان بکڕێ. بە 3 مانگ بەخوا نەیتوانیەوە. بەخوا لەم ڕۆژانەی ئەمە ڕۆ زۆر زۆر داوای کە بابێ کرد هەدایە تخوا سوێن بۆ کۆڵانە ڕۆتۆپێنەکەم بۆنی بەسەر مادەی خەریکە سوێمە بێتەوە. دوێنێ قەدەری خوام بۆ مزگە و سووتی مسلمانی خێری گوتیانە مەڕۆن تاکو و 2 شیش کە بابە وتمۆ دوعاکانی توێ بە ڕۆژووی ئێوارە زۆر پاڕایەوە وتمۆ دوعاکانی توێ خوا بۆی ناردووی. ئەینجەوە کرێتیش لێو بۆستی هەر ڕوبەخوا هەر بە 2-3 مانگ کابرا دەرمانەکە لە خانووکە. هەر ئەم هاوینە 5 خانوومان کردووە. ئارە وەڵا لە کاتی خۆی پێمان نادرێ کاتی خۆ پێمان دەرێ کابرا دەرمانەکە. هەژاری و نەخۆشی و مەینەتیەکانی ژیان لە هەموو لایەکەوە دەوری ئەم خێزانەیان داوە. باوکی منداڵەکان کە کرێکاری دەکات نزا و فرمێسکەکانی ئاوێزانی یەکتر بوون. بەڕاستی پیا و هەست و شعوری زۆر قورسە بێ کاتێ خێزانی بێتە ئەقەت بێ زۆر بجا هەستەکەی خێزانن بەرەو مەرگەڕوات. زۆر وڵە منداڵەکان لە خۆم بەڕۆشتن وە دایکیان تۆ مناڵان ڕۆژانە خزمەتیانێن دوانمان تەلەفێ ئەومان مشکۆلێ پێداویستی ماڵیانەوێ خزمەتیانێ خواردنیانەوێ. خێر خوازانی ئازیز بە هیمەتی ئێوەی دەسواڵا و دڵ ئاوا ڕێکخراوی هانای خێرخوازی کەمپینی هاوکاریکردن بۆ ئەم خێزانە هەژار و نەخۆشەی سلێمانی ڕادەگەیەنێت بەو هیوایەی ئومێد و ژیان بگەڕێننەوە بۆ دادەنەجیبە و منداڵەکان لە ناز و سێبەری دایکیان بێبەش نەکەن. عەلی حسێن کەناڵی سپێدا تایبەت بە بەرنامەی هانای خێرخوازی.